پیغمبر صلی الله علیه وسلم لحجی مال ئاواییدا فەرمووی ئەلا ئوخبیڕکم بالمؤمن ئایا ئاگادارتان کەمەوە بەوەی کە ئینسانی ئیماندار کامەیە و کێیە؟ سیفەتەکانی چییە؟ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە کێیە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئیمانداری ڕاست ئیماندارێک کە سیفەتی ئیمانداری ڕاستەقینەی تێدا بێت فەرمووی من ئەمینەه الناس على ئەموالهم وأنفسهم ئەو کەسەیە کە خەڵک لێی ئەمین بێ لە نەفسی و هەروەها لە ماڵی لەوەی کە زیانی لێنادا لە ڕووی نەفسیەوە لە ڕووی جەستەوە زیانی لێنادات و هەروەها لێی ئەمین بی لەوەی کە ماڵ و سامانت ناخوات و زەرەر و زیانت لێنادا لە ڕووی ماڵ و سامانەوە. ئەنجا فەرمووی والمسلم من سلم الناس من لسانه ويده مسلمانیش ئەو کەسەیە کە خەڵک لە زمانی ئەمین بێت و لە دەستی ئەمین بێت وەختێک کە لە بەڕۆڕوویدای وەختێک کە پشتی تێدەکەی لە دەستی و هەروەها لە زمانی ئەمین بی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەوە مسلمانە ئەوە سیفەتی ئینسانی مسلمانی ڕاست و تەواوە. ئەنجا فەرمووی والمجاهد من جاهد نفسه في طاعة الله مجاهد و تێکۆشەریش ئەو کەسەیە کە لەگەڵ خۆیدا خەریک دەبێت لەگەڵ خۆیدا هەوڵ دەدات بۆ ئەوەی کە واز لە هەرچی گوناه و تاوانە بێنی و ڕوو بکاتە تاعەت و عیبادەتی خودای پەروەردگار ئەوە مجاهیدە برم. ئەنجا فەرمووی والمهاجر من هجر الخطايا والذنوب ئەدی مهاجر کێیە؟ ئەو کەسەیە کە پشت لە گوناه و تاوان دەکات ئەو کەسەیە کە واز لە گوناه و تاوان دێنێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسە مهاجرە بۆ لای خودای پەروەردگار واتە یەکێک لە ماناکانی هیجرەت کە هیجرەتی دڵە بریتیە لە واز هێنان لە گوناه و تاوان کە بۆ ئەو ڕۆی ئێمە زۆر گونجاوە هەر کەسێک دەیەوێ مهاجر بێت با پشت لە گوناه و تاوان کاواز لە گوناه و تاوان بێنێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسە مهاجرە لە پێناوی خودای پەروەردگاردا